سڵاوتان لێبێ بەڕێزان ئێرە بەردەم نووسینگە و ئۆفیسی سەرەکی هەڵبژاردنەکانی عێراقە لە پارێزگای سلێمانی کە تێیدا بەشێک لەو کارمەندانەی کە چەند ساڵێکی زۆرە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەرک و بەرپرسیارەتیان پێ ئەسپێردرێ ئیشەکان بەڕێکن بەڵام دوای هەڵبژاردنەکان ئیزنیان نەدرێ هاتوونەتە ئێرە داواکاریان هەیە بە دەمەوێت بەنامەیەم جارە لەگەڵیان قسە بکەم زانم داواکاریەکانی ئەوان چییە و کێشەکانیان لە چیە لەگەڵمانە بن و بینەری وەڵامەکانیان من فەرموو. ئەوەی کە ئێستا ئێمە لێرە بۆی کۆبووینێتەوە ئەوەیە لەو تعلیقکردنی حەقدە لەو ڕاگررتنی گرێبەستانە لە ئینتخاباتێک بۆ ئینتخاباتێکی تر ئەمانەوێ ببێ بە شێوەیەکی ساڵان. کاتژمێر نۆ ڕۆشتم بۆ نووسینگەی پەرلەمانی عێراقکە لە گەڕێکی ئاشتیە نووسینگەکە بەس پۆلیسەکەی لێبوو وتم کوا پەرلەمانتار وتی پەرلەمانتارە کۆنەکان لە ماڵەوەن لەبەرەوەی کاتەکان تەواو بووە و پەرلەمانتارە تازەکان شتا سوێنی یاسایی نەخۆن ناتوانن بێن. کتابمان بۆ کراوە تەنها ئەوەیە کتابەکەمان ئێستا ئێهمال کراوە کتابەکەمان وونە پارێزگاکانی خوارو کە ئەوان 8 کارمەندی تەشغیلیان هەیە بەڵام لێرە ناوەندی 3 کارمەندی تەشغیلی هەیە کە ئەوە زۆر کەمە بۆ ئێمە بەشێکی ئەو کتابێت داوای ئەوە کاڵێ کارمەندانی گرێبەست بگرێنە تەشغیلی یان بگرێن هەمیشەیی جایمەش داواکەمانەوەی ئەو بڕیارە کە شمولی کارمەندانی کۆمیسیۆنی سوکا لە 2013 لە کۆمیسیۆنم ڕافقم هەیە لە 2014 کراوە بە تەشغیلی ئەی ئەگەر ئەمە بە پێی خزمەت بێ بە پێیشت بێ من خزمەتم زیاتر هەتا کەسێکی تر ئێمە کێشەکەمانەوێت تەنها تەحویلی تەشغیلیمان بکەن ئەوە چارەسەری کێشەکەی ئێمە کتابەکەی ئەمانی عامەی مانگێکە جواب نادرێت یعنی کەس ناچێت بدەوە کتابی ئێمە بزانین کتابی ئێمە ئەمانی عامە چی لێ هاتووە. کاکسەر بزان کێشە و داواکاری ئێوە چیە وەکو کارمەندانی کۆمیسیۆن؟ ئێمە لە پارێزگای سلێمانیە نزیکەی 400 مۆزەف هەبین کە عەقدی انتخابین و لە پارێزگاکانی تریشە بە هەمان شێوە عەدەدمان زۆرە بەتایبەت لە سێ پارێزگاکەی هەرێمە کە 3 مۆزەف تەنها تەشغیلیە لە ناوچەکانی خوار و 8 مۆزەف تەشغیلیە لەم سێ پارێزگایەش داواکەین بکرێ بە 8 کەس کە ببین بە تەشغیلی ئێمە لە ئێستایا بڕارێک دەرچووە لە ئەنجومەنی وەزیرانەوە بە ڕقەمی 284 لە بڕگەی دووە داوای گۆڕینی عەقدەکانەکە لە ئینتخابیەوە بۆ هەمیشەی لە کتابەکە داوای پێکێنانی لیژنەیەکی کردووە لە وەزارەتی مالیە و وەزارەتی پلاندانان و کۆمیسیۆن ئەم لیژنەیە پێکێنراوە کۆ بووەتەوە بڕیاری خۆی بەرز کردووەتەوە ڕۆشتەتە لای ئەمانەی عامە کتابەکە لای ئەمانەی عامە تا لە ئێستایا ونە بۆ گۆڕینی عەقدەکانمان لە کاتیەوە بۆ هەمیشەی. ئێمە کارمەندانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانین ژمارەمان سەر و 400 کارمەندە لە هەرێمی کوردستانە با بڵێن دوو جۆری کۆمیسیۆنێ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان عێراق ئێمە کارمەندی کۆمیسیۆنی عێراقین ئێمە لە هەموو هەڵبژاردنێک پێش هەڵبژاردن با بڵێن 6 مانگ پێش هەڵبژاردن بانگەکرین تاکو 1-2 مانگ دوای هەڵبژاردن دواتر ئیز نەدرین کاتێککە ئیز نەدرین تا 4 ساڵیکە بانگ ناکرینەوە و موچەشمان بۆ حساب نییە ئێمە لە ئێستادا هەلێکی باش هاتۆ دەبەردەم ئێمە هەلەکە شەوەیە کە کتابێک دەرچووە بە ژمارەی 350 بڕگەی 284 کتابەکە باس لەواگە سەرجەم کارمەندە گرێبەستەکان ببن بە ڕسمی یا گرێبەستی هەمیشەی تایبەتە بە وەزارەتی تەندروستی و تایبەتە بە وەزارەتی کارەبا و مامۆسایانی وانە بێژ وە کۆمیسیۆن لە بڕگەکە بەس ئێمە ناگرێتەوە ئێمە وەکو کارمەندانی کۆمیسیۆن داوا لە ئۆفیسی سەرەکی خۆمانەکەین کە نووسینگەکان لێرەیە داوان لێگەن کە کتابێکمان بۆ بەرزکەنەوە ئێمە وەکو 3 پارێزگای هەرێم کە ژمارەی هەر بنکەیەک 3 کارمەندە داواکەین ناوتا بکرینەوە لەگەڵ خواری و عێراق هەر 15 پارێزگاکە کە ژماریان هەر 8 کارمەندە لار بنکەیەک ئێمەش بکرین بە 8 کارمەند. کاک شەماڵ سڵاوت لێبێ جەنابتان وەکو ئەو کارمەندانی کۆمیسیۆن ئێستا کێشە و داواکاریەوە چیە بۆچی کۆبوونەتەوە لێ؟ کاکە ئێمە لە ڕاستیە بە پێ و نووسراوی برادران حازریان کردووە چەند ڕۆژێکە خەریکن خۆی بینێتەوە لە 2 داواکاری یەکێک ئەو کارمەندانەی کە گرێبەستمانەیە بە شێوەی کاتی بکرێنە گرێبەستێک کە ناوی تەشغیلیە کۆمیسیۆنی ئەمەی وازان سەر بە حکوومەتی عێراقە گرێبەستی تەشغیلی ساڵانە نوێ ئەبێتەوە لە هەموو وەزارەتەکان قەرارێک هەیە لە یەکێک لە بڕگەکانیا باسەواکە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە لە یەکێک لە بڕگەکانی باسەواکە کە هەموو ئەو کارمەندانی بە شێوەی گرێبەست لە یەکێک لە فەرمانگە حکومیەکانە یان ئەو دائیرانەی کە وەکو کۆمیسیۆن جیهەتی حکومین و
بەڵام لە ڕاستیە سەر بە جیهەتی تەنفیزی نین لەژێر چاودێری پەرلەمان و محکەمەیان ئەوانش هەر بە جیهەتی حکومی حسابن گرێبەستەکان لە شێوەی کاتێو بەمان بکرێ بە گرێبەستی بەردەوام گرێبەستی تەشغیلی یەکێک لە داواکاریەکانمانەوەی یەکێک لە داواکاریەکانی ترمان ئەوەیە کە لە زۆربەی پارێزگاکان عێراق لەو 15 پارێزگای کە ئێمە خۆتان نزان هەرێمێکی فیدراڵین لە عێراقا لە پارێزگاکانی تر عەدەدی گرێبەستەکان بە شێوەی تەشغیلیان عەدەدی مۆزەفی دامەزرا و ڕێژەکەیان لە هەرێمی کوردستان زیاترە ئێمە ئەمانەوەی هاوتای پارێزگاکانی تر بکرێن لە گرێبەستی تەشغیلی بێیان لە تەسبیتبوون بێ بە پێی خزمەت تریفەخان سڵاو لێبێ جەناب دۆکو کارمەندێکی کۆمیسیۆن بزان داواکاری و کێشەیەوە داواکاری ئێمە ئەوەیە کە ئێمە کاربەندی گرێبەستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق نووسنگی سلێمانی ئێمە لە ساڵی 2009 لەم دەستگایە کارمان کردووە ئەمە شخصی خۆم لە 1/5/2009 لەم دەستگایە 4 خولی پەرلەمانی بەشدار بووم ئێمە تەواوی ڕێکارە یاساییەکان و چۆنەڵێ هەموو یاساکان هەڵبژاردن ئێمە شارەزایەکی باشمان هەیە کاربەندێکی تێگەیشت و پێگەیشتوین کە چەندین دەوراتمان بینیوە ئێستا کۆمیسیۆن کە ئێمە بکاتە گرێبەستێکی هەمیشەی بەپێی مادەی 315 بڕگەی ژمارە 84 ئەو یاسایە کە ئەڵێ لە ساڵ 2009 دەرکرا کە کارمەندەکانی کە خزمەتیان هەبێ بکرێنە گرێبەستی هەمیشە 2009 دەرچۆ قەرار 2009 دەرچۆ ئەو قەرارە بەڵام بە حکمی ئەوەی کە پارێزگاکانی ئێرە سلێمانی و هەولێر و دووهۆکو کەکوک کەمتری بەرکەوتووە وەک لە پارێزگاکانی خوارو کە ئەوان 8 کارمەندی تەشغیلیان هەیە بەڵام لێرە ناوەندی 3 کارمەندی تەشغیلی هەیە کە ئەوە زۆر کەمە بۆ ئێمە داوا ئەکەین ئەو ڕێژێمان بۆ زیاد بکەن بیکەنا یان 6 کارمەند یان 8 کارمەند لەناو ئەوەی کە ئەو کێشەی کە ئەوە ئێستا بەدەستیەوە ناڵێن ئەوە لە 2009 تا 21 ئێستا 11 ساڵە کێشەی ئێوە چی لە ئێستاە بۆ کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە تەنها لە فترەی تەسجیل و تحدیثی ناخیبینە کە بەوانی 6 مانگ بەر لە ئینتخاباتەکە بانگمان نەکەنەوانێ بەڵام لە دواترە ئێمە ئەکەوینە ماڵەوانە بەبێ ئەوە هیچ موچەیەک و ئیمتیازێکمان بۆ حساب بێ لە فترەی ئیشا ئێمە یینە ئێرە ئیشەکەین و دواتر لە ماڵەوە موچەمان نییە ساڵ جارێکە ئینتخابات دەکرێت تەنها 6 مانگ موچە و ئیمتیازتان بۆ حساب لە دوای ئەوە ئێمە هیچ موچەیەکمان بۆ حساب ناکرێت لە کاتێکا کە یاسایەکی تری عێراق هەیە کە ئەڵێ هەر کارمەندێ ساڵێک خزمەتی هەبێ بەڵام ئێستا من شخصی خۆم بۆتە 5 ساڵ خزمەت لەم دەستگایە کە هەموو خولەکان بەشدار بووم هەموو هەڵبژاردنەکان بەڵام نەکراوین پەرلەمانتاران و نوێنەرانی کورد لە بەغدا تا چەند بە دوایەم کەیسەیەوە چون بۆی وەکو مافێک بگەڕێتەوە بۆی ئێمە چەندین جارێ کتابمان بەرز کردوتەوە هەم بۆ دەنووسنگی سلێمانی بۆ مەکتەبی وەتەنی کە وا دەنووسنگی پەرلەمانی شەوانێ ئەم داوایمان 2010 دیسانە بەرز کردوتە بەڵام تا ئێستا وەڵامێکی دروست و قەناعەتمان پێ بکەن نەبووە تا ئێستا بۆ ئێمە بەهۆی نەبوونی بوجە و شەڕی داعش و هەردەمە بیانێک بۆ بەڵام ئێمە ئێستا هەموو ئەو کێشانە نەماوە چارەسەر کراوە ئێستا ئێمەش ئەمانەوەی ئەو مافمان بۆ بگەڕێتەوانێ ئەمڕۆکە لێرە کۆبوونەتەوە هیچ نوێنەرێکی پەرلەمان هاتۆ بۆ لاتان بەدەمتانەوە بێ قسەتان لەگەڵ نەخێر ئێستا کەس نەهاتۆ بۆ لامان ئێمە تەنها ئێستا ئەمڕۆ لە بەردەم نووسنگەی سلێمانیا وەستاوین تەنها ئەمانە بێت داواکەمان لێرەوە بەرز بکرێتەوە بۆ مەکتەب وەتەنی و وەڵامێکی دروستمان بدرێتەوەوانێت کە بەوەی مافەکەمان بگەین کێشە ئێمە بەرزان لە 2009 خۆم لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق داوامەکەم بە چەند مانگێک پێش هەڵبژاردنەکان بان کراوینەوە 5 مانگ 6 مانگێک بان کراوینە دووەوە ڕەوانەی ماڵاو کراوینەوە جا ئێستا کتابێکی ڕسمی هاتۆ بە حساب بەشی دوی ئەو کتابێ داوای ئەوە کاڵێ کارمەندانی گرێبەست بکرێنە تەشغیلی یان بکرێن هەمیشەیی جا ئێمەش داواکەمانەوەی ئەو بڕیارەکە شمولی کارمەندانی کۆمیسیۆنی سوکا چکە ئێمەش مافێکی خۆمانە ناکرێت ئێمە بە چەند مانگێک پێش هەڵبژاردن ماگرێن و دو ئەوە ڕەوانەی ماڵاوان بکەن و هیچ ئیمتیازێکمان بۆ حساب نەکرێت دوەوە لەو کات لە 4 ساڵ جارێت تەنها ئەو 6 مانگە موچە و ئیمتیازدان بۆ حسێبەکەم باقیەکەی هیچ موچە و ئیمتیازێکتان نییە نا بەس ئەو فترێش بڵین هاچی ئەرکە قورسەکانە لەو 6 مانگایە بڵین نەڵێکە هەمومان نەزانین ئەرکە قورسەکە چیە ڕۆژی هەڵبژاردن هەمومان نەزانین بە چەند ڕۆژە بە هەفتەیە دەڕۆژ پێش ئەوە بڵین هەچی جێرە کێشەی دنیا تووشی کارمەندی کۆمیسیۆنی بدەکە لە ناوەندەکانان پەرلەمانتاران و نوێنەرانی بۆ نمونە کورد لە بەغدا تا چەند بە دوایم کەیسەیەوە چوون بۆ چارەسەری و کێشە و معاناتەیەوە وەڵی بەپی پێویست نەچوون چکە ئێمە داوامان زیاتر لە ئەندام پەرلەمانەکانیشە ئێمە کە وەکو کردومانە بە نوێنەری خۆمان ئەوانیش کە ئێمە ئەو داواکارانەی لایەنەکەن هیوادانی زۆر بەجددی زۆر بە چاکی بەدەم داواکاریەکانی ئێمانە بێن چکە ئەوان نوێنەری ئێمن بە سەوتی ئێمە چوونە ئەو جێگایە ئێمە کۆمەڵەیە کەسین کە گرێبەسمان هەیە لەگەڵ کۆمیسیۆنی سەربەخۆی
هەڵبژاردنەکانی عێراق ماوەی چەندین ساڵە ئێمە خزمەتەکەین و ئەیمانە لە 2009 لە 2012 و 2010 و 16 هەموو ئەم ساڵانەی تایەوە هەندێک شێ چەمایەکە هەموو ئەمانە کارمەندی هەڵبژاردنین بۆ هەڵبژاردنەکان بەرەخستنی کاروباری ڕۆژی هەڵبژاردن و کێشەکەتان چێ لە ئێستا ئێمە بڕێرێک دەرچووە هەموو کارمەندان ئەوانی کەوا گرێبەستن لە وەزارەتی کارەبا گرێبەستن لە وەزارەتی ژینگە و لەگەڵ ئەوانی کەوا ئەوانە بێژن لە سەرجەم عێراقە کراونەتە گرێبەستی هەمیشەیی ینی پێ ئەڵێن تەشغیلی و هەندێکشان بوونەتە ڕسمی کەوا کارمەندی فەرمی ئێمەش داواکەین بەو بڕیارە ئێمەش بگرێتەوە کە بڕیاری 315 کە ژمارە 284 ساڵی 2021 لە بڕگەی 2 کە ئەوش گۆڕینی گرێبەستی هەڵبژاردنە بۆ گرێبەستی تەشغیلی کەوا بتە لە ناو ئەوەی کە هاوڕەکان مرد باسیێمایان کرد ئێمە لە 2009 کە لۆکو کارمەند لە کۆمیسیۆن داوامەکەی تەنها 6 مانگ لە 4 ساڵە 6 مانگ موچۆ امتیاز مامۆکسێ دوایەوەی تری شتێک مامۆکسێ زۆر ڕاستە ئەمە لە فترەی پێش ئەوەی هەڵبژاردنەکان دەستی پێکرێ بایەکرێنە بۆ تۆمارکردنی ناوی ئەو کەسانێکەوە شملی دەنگدانیان دەکا و ئەو لەو ماوەیە ئەمجا کاروباری کۆمیسیۆن جێبەجێ ئەکەن تاکو و ڕۆژی دەنگدان هەموو ڕێکارەکان هەموو کارەکان بە جوانی بەڕێکی ئەنجامەدەین ئێمە هەست دەکەین ستەمان لێکراوە بە تایبەتی پارێزگای سلێمانی و هەموو پارێزگاکانی عێراق و بە تایبەتی سلێمانی کە لە خوار و ناوڕاستی عێراق هەر بنکەیەک 8 کارمەندی هەیە کە لەو هەشتە 6یان یان هەندێکیان 8یان تەشغیلین یان تەزبیتن بەڵام لە سلێمانی ئەو هەیکەلیە وان نەکراوە تەنها دانێ یان 2 دانە یعنی عادەتێکی زۆر کەمە ژمارەکە کەمە لە زۆر ینی هەستەکە ستەمان لێکراوە بەفعلیش ستەمان لێکراوە ئێمە کارمەندی گرێبەستی کۆمیسیۆنین کۆمیسیۆنی عێراق ئێمە گرفتەکانمان ئەوەیە کە لە کاتی ئینتیخاباتە باڵمانەکەنەوە 6 مانگ موچەمان بۆ سەرفەکەن لەو ماوەیە بڕوابکە دەوری کرێکارە بینین ئێمە یعنی ئەوەنە هیلاک و مانوو ئەبین بە تایبەتی هەڵبژاردنەکانی ئەم ساڵکە زۆر جوانی و بە سەرکەوتویش بە ئەنجامدرا بەڵام ئێمە تاکە کێشەمان ئەوەی ئێمە مەسەلەن من خۆم لە 2013 لە کۆمیسیۆنم هەر بە عەقدی ئینتیخابی ماومەتەوە نەکراون بە تەشغیلی ئێمە داواکارین ئێستا هاتوینەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق داواکارین لە مجلیس نەواب جەماعەتی ئەندام پەرلەمانەکان کە زۆر بە تایبەتی خۆم مەسجم بۆ کردوون هەوڵیانیاوە بەڕاستی هەوڵیانیاوە بەڵام ئەو هەوڵە ئێمە ئەنجامەکەی مانەوێت ئێستا ئەوە تا هەمومان کارمەندی گرێبەستین و بەحساب دەریش ئەکرێن لە کارەکانمان یعنی چۆن ئەڵەی کاتی ئینتیخابات ئێمە بۆ چیمانە ئەو هەموو ئیشەمان پێ ئەکرێت ئەو هەموو کارەمان پێکرێت و هەر بۆ بڕە پارەش یعنی ئێستا ئەگەر بۆنمە دەربکرێنەوە هەتا 4 ساڵی تر کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دێتەوە ئیتر هیچ موچە و ئیمتیازێکتان هیچ موچەیەک و ئیمتیازێکمانی هەتاوەکو ئەو کاتێک کە گرێبەستەکەت بۆ ئەکرێتەوە لە کاتی هەڵبژاردنە ئێمە کێشەکەمانەوەی تەنها تەحویلی تەشغیلیمان بکەن ئەوە چارەسەری کێشەکەی ئێمەیە ئەمڕۆ بینم کارێکیشی ببوورە ئێمە ئەوە داواکارێکی زۆر گەورەش نیە عنی عێراقێک بۆینە ناتوانێت بودجێ ئێمە دابین بکات ئێمە داواکارین کارمەندەکان ئێستا ئەم پشکێک کە لە سلێمانی بۆیەوە دانراوە ئایا پشکی تەواوی خۆی وەرگرتووە یان بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیچ هەوڵێکی داوە تاوەکو ئەو بەشە بۆ ئەو کارمەندانی ئێرەکە ئێوەن ببڕێت و مافی خۆتان وەرگرت ئێمە یەک شتیکەش هەیە لە بەغا 8 کەس کارمەند هەیکەلە 8 کەسە بە تەشغیلیەکەی ئێمە لێرە لە کوردستان هەیکەلەی هەرێم 3 کەس دانراوە بە تەشغیلیەکەی بەڵە جاوەش کێشەیەکی گەورەیە چونکە ئێمە کە ئەو 8 بێ لێرە 3 بێ ینی ئەم تەوافق و ئەو مەسەلەن ئەم جیاکاریە تۆزە جیاکارێکی گەورەی ئەوان 8 بن ئێمە 3 کەس ئەوە ناکرێت ئێمە داواکاریمان کردووە لە مجلس مفۆزین لە مجلس وزرا بە تایبەتی ئەندام پەرلەمانەکان کە زۆر قسەمان لەگەڵا کردوون یعنی لە هەر کوێ بووە بینیمون و قسەم لەگەڵا کردوون و تومە کاکە وەرن ئەم کێشەمان بۆ چارەسەرکەن هەر ئێمە بووین ئێمە مانوو بووین ئێمە چیمان کردووە ئەم ئەندام پەرلەمانەکان خراونەتە سەر ئیشی خۆیان یعنی ئێمە بوونێکی زۆر پێمانە دیارە ناکرێ ئێمە هەر لە کاتی ئینتیخاباتە دابنرێن و دوای ئینتیخابات بنێرنە ماڵەوە کێشەکەمان زۆر دەمێکەیە ئێمە خۆمان عەقدی ئینتیخابی لە 2013 خۆم لەو کاتە وەقتی ئینتیخابی تا ئێستا
مۆزەف هاتووە لە دوای ئێمەوە یعنی لە 2014 لە 2013 لە دوای ئێمەوە بووە بە عقدی تەشغیلی ئێمەش ئەمانەی ئەو جیاکاریە نەکرێ هەمومان بکرین بە عقدی تەشغیلی ئەو بڕێی کە بۆ پارێزگای سلێمانی دانراوە ئایا هیچ قەدرێکی لێ کراوە یان بۆ نمە داداچوون کراوە بۆی مافی خۆتان بە تەواوی وەرگرت داداچوون کراوە بەڵام جوابمان نادرێتەوە ئێمە ئەم ساڵ بە جدی شتەکانمان وەرگرتو پەیوەندیمان بە زۆربەی پەرلەمانتارەکانەوە کردووە بەتایبەت لە ئێستا کە چوونتە سەر کاری خۆیان و خەریکی ئیشی خۆیانن ئێمەمانتارەکان هاتوون بەدەمتانەوە ئیشەکەتان بۆ بڕێ بە دوور و نزیک زیاتر لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە هاتوون بەدەممانەوە هەڵیشیانیاوە کەوتوانە ئیشەکەتان بۆ جێبەجێکەین بەڵام ئێمە ئیشەکە نامانوێت تەنها قسەبێ ئەمانەوەی کردداری بێت و بکرێ بە شتی کەڕست بەس قسەیە هیچ شتێک بە کردار باش تا بڵێ تا ئێستا بەس قسەیە لە ناو با بڵین کێشانی کێوەتانە ئەوترێت 4 ساڵ جارێک 6 مانگ موچەتان پێدرێت 3 ساڵ و 6 مانگی هیچ موچە امتیازێکتان نه هیچ موچەیەکمانێ لەو کاتانەیە لە ماوەی 4 ساڵەکەش جاری وایە بۆ 2 مانگ زیاتر موچەمان پێ نادرێت بۆ 2 مانگ بەڵێ هەرەوەندەی سەر سڵاو لێ جەنابتان وەکو کارمەندێکی کۆمیسیۆن تا چەند ئەم کێشەیە ینی کاریگەری لەسەر ژیانیەوە دروست کرد کاریگەری زۆری کردووە ئێمە وەکو عقدێک هەموو کاتێ پێش هەڵبژاردن بانکمانەکەنەوە هیلاکێکی زیاد لە حدمان پێەکەن و لە دوای دەنگدانتەواوی ئەمان نێرنەوە ماڵەوە ئێمەش داوا ئەکەین وەکو ئەو عقدەی تەشغیلیانە تەشغیلیمانکەن تەنها بۆ فترەیەکی زەمەنی کورد وەکو با بڵین کارکاریان پێتانە دوایتر نێرە ماڵ و هیچ ئیمتازێکتان ناوەڵا هیچمان نییە ئەم کارمەندانی کە لێرەن باز لەوەکەن کە ئەوان تەنها 4 ساڵ جارێک 3 مانگ یاخود 6 مانگ کار و ئەرک و بەرپرسیارەتیان لە ئۆفیسی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پێس پێدرێت دوایەوە ئیزنیانە درێت هیچ موشە ئیمتازێکیان بۆ حسێب ناکرێت بۆیە هاتوون ئێرە کە داواکاری خۆیان بگەێنن بە پێیەکێک لەو قەرارانی کە لە ئەنجومەنی وەزیران عێراقەوە دەرچووە کە ئەمانیش وەکو کارمەندانی تری پارێزگاکانی عێراق بکرێن بە گرێبەستی هەمیشەیی و بە هەمیشەیی دامەزرێن بۆیە داواکاریەکان هێنابوو کە پەرلەمانتارانی عێراق و نوێنەری خەڵک کە لە پەرلەمانی عێراقن بە دوواداچوون بۆ کەیسەکەیان بکەن بەشکۆمانیش وەکو هەر تاکێکی تر هەر کارمەندێکی تر ئەو مافۆ ئیمتیازاتانەی خۆیان بە بەردەوامی وەربگرن ئێمە بەردەوام ببین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵاتە بەڕێزان لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمەوێت ئەو کارمەندانەی کۆمیسیۆن کە هاتوونتە بەردەم نووسنگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نووسنگە سلێمانی کە داواکاریان هەیە بۆی کە لە 2009 کێشەی تعینات و موچە ئیمتازاتیان هەیە تا ئێستا وەکو پێشبوویان حسێب ناکرێت ڕایەوان وەرگرم بزانم کێشیان چی و ئەم کێشیان تا چەند بە دوایە چوون بابلێن نوێنەر و پەرلەمانتارەکانی عێراق ئەنجومەنی پارێزگاکان تا چەند هەوڵیان داوە کێشەیەمان چارەسەر بکەن لەگەڵمانە بن من ڕایەوان وەرەگرم و ئێوەش بینەرن. ئەوەی کە ئێستا ئێمە لێرە بۆی کۆبووینەتەوە ئەوەیە لەو تعلیقکردنی عقدە لەو ڕاگررتنی گرێبەستانە لە ئینتخاباتێک بۆ ئینتخاباتێکی تر ئەمانەوێ ببێ بە شێوەیەکی ساڵان کاژمێر نۆ ڕۆشتم بۆ نووسنگی پەرلەمانی عێراقکە لە گەڕێکی هاشتیە نووسنگەکە بەس پۆلیسەکەی لێبوو وتم کوا پەرلەمانتار وتی پەرلەمانتارە کۆنەکان لە ماڵەوەن لەبەرەوەی کاتەکان تەواو بووە وە پەرلەمانتارە تازەکان شتا سوێنی یاسایی نەخۆن ناتوانن بێن. کتابمان بۆ کراوە تەنها ئەوەیە کتابەکەمان ئێستا ئێهمال کراوە کتابەکەمان وونە پارێزگاکانی خوارو کە ئەوان 8 کارمەندی تەشغیلیان هەیە بەڵام لێرە ناوەندی 3 کارمەندی تەشغیلی هەیە کە ئەوە زۆر کەمە بۆ ئێمە بەشی دوی ئەو کتابێت داوای ئەوە گاڵێ کارمەندانی گرێبەست بگرێنە تەشغیلی یان بگرێن هەمیشەیی جامەش داواکەمانەوەی ئەو بڕیارەکە شمولی کارمەندانی کۆمیسیۆنیش بکە لە 2013 لە کۆمیسیۆنم ڕافقم هەیە لە 2014 کراوە بە تەشغیلی ئەی ئەگەر ئەمە بە پێی خزمەت بێ بە پێیشت بێ من خزمەتم زیاتر هەتا کەسێکی تر ئێمە کێشەکەمانەوێت تەنها تەحویلی تەشغیلیمان بکەن ئەوە چارەسەری کێشەکەی ئێمە کتابەکەی ئەمانی ئەمەی مانگێکە جواب نادرێت یعنی کەس ناچێت بەداو کتابی ئێمە بزانین کتابی ئێمە ئەمانی ئامەد چی لێ هاتووە کاک جنۆی جەناب دۆکو نوێنەری ئەم کارمەندانی کۆمیسیۆن باسی کێشە و مەعانەتی خۆتان بۆ بکە چەند ساڵم کێشەیەتان هەیە و کێشەکەی ئەوە چی؟ ئەم کارمەندانی کە ئێستا لەما کێشانی وەکو کارمەندەکانی کۆمیسیۆن کە نزیکی 400 کارمەند بەزی کۆمیسیۆنین ئەویانە 2009 کۆمیسیۆن دەوامەکە هەر ئینتیخاباتی 6 مانگ 3 مانگ دەوامەکەن دوای ئەوەم چنەوە بۆ ماڵ ئیشەکە ئیشی کۆمیسیۆنی عێراق هەمووی ئەم کارمەندانە بەدەسومەچەکی ئەم کارمەندانە کراوە ئێمە داوای چێکن ئێمە 2014 زۆر بێکرانم کارمەندانە
لە هەموو پارێزگاکانی عێراق لە هەموو بنکەی 8 نەفر 7 نەفر داوام بکە بوون بە تەشغیلی بەڵام لە پارێزگاکانی کوردستان هەر بنکەی 3 نەفری بۆ دیاری کراوە یەک ئێمە داوایەکەن ئەو زوڵمە نەمێنێت دەبۆ ئێمەش وەکو ئەوان هاوتا بینەوە یانمانکەم بە 6 و بە 7 یان ئەم سێ مۆزەفە تەشغیلە زیاو بکرێت وەکو جنوب پارێزگاکان هەشتی بۆ دانراوە بە سلێمانی سێ 8 و 7 و 6 داوامەکەن بە سلێمانی و هەورێر و دووەک سێ کارمەندی دیارە ئەمە یەک دووش ئێمە کتابێکمان بۆ کراوە 284 فقرەی دوو داواکەم کتابە جێبەجێ بکرێ سەر ئەمانەی عامەیە کتابەکەی ئێمە مانگێک ئەمانەی ئامەی گیری کردووە کەس نازانێت کتابی چی هاتووە بزانین کتابەکەی ئێمە گەشتەوە بەچی ئەم کتابی ئەمانەی عامە ئیمزای لەسەر بکە ئەم کارمەندانە هەمویان باسیەوە کارکەری کۆمیسیۆن تاوە ئەم کارمەندانە هەمویان دەبنە تەشغیلی ئێستا کێشەکەی ئەوە باسەکرد لە 2009 ئەم خولەی پەرلەمانتارەوە گۆڵی هێشتا خوێندی یاسایان نەخوارد بەڵام خۆ دوو خولەکەی تر 4 ساڵ پەرلەمانتار بوون بۆ بەدوای ئەم کەسیەوە ئێمە چوین بەدوای خولی پێشوو دکتۆر بەهار نوێنەری ئەمانە بوون لە بەغا ئێمە چەندێکە هەوڵ دەین چەندێکە داواکەین چەندێکە جگە پەرلەمانتار ئێمە دوو حاکمانەیە دوو حاکمی کورد لە مفۆزی هەن حاکم عومەرمانەیە و حاکم دەهامان هەیە ئێمە بەمانشمان وتوە ینی ئێمە کێشەی ئێمە ینی معنای نییە لە هەموو جنوب 8 نەفر 7 نەفر ببن بە تەشغیلی ئاگە ئێمەش هاوڵاتیەکی عێراقین داوای مافی خۆمانەکەین بۆ لە جنوب 7 نەفر و 6 نەفر تەشغیلی داوام بکەن ئێمە 3 نەفر پارێزگای سلێمانی هیچ قسەیەکی لەسەر ئەمە نەکردو وەکو مافێک بۆ پارێزگای وەکو کاگامانج ئێمە بس کاگ ئامانجی ئۆفیس ئەوەی پێی کراوە درێژی نەکردو بۆ بەرزکردنەوەی کتاب بۆ داواکاری ئێمە ینی ئەو دایم بەدەم داواکاری ئەم کارمەندانەوە بوو بەڵام ئێمە کێشەکەمانەوەی لەسەر ئێستا حاریەن کتابێکمان بۆ کراوە بە ئێمە شموری 350 بکەین 284 فقرەی دوو شموری ئێمەکە کتابەکە ئەمانی ئامەی مانکێکە جواب نادرێت یعنی کەس ناچێت بەداو کتابی ئێمە بزانین کتابی ئێمە ئەمانی ئامە چی لێ هاتووە ئێمە وەکو کارمەندانی گرێبەستی کۆمیسیۆنی سەربەخۆژەکانی عێراق کە کارمەندان تیامانایە لە 2009 عەقدە تاکو 2018 من ئێستا وەکو خۆم کارمەند کە لە 2013ەوە گرێبەستم لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقا داواکاریمانەوەیە کە ئەم کارمەندانە بکرێن بە کارمەندی هەمیشەیی وەکو مەحافزەکانی تر کە ئێمە قەدرمان لێ کراوە چونکە بەس لە کاتی هەڵبژاردنەکانە عەقدمان لەگەڵاکەنەوە و مانگی دو هەڵبژاردنەکانی زمانەدەن لە کۆی ئەو 4 ساڵە کە هەڵبژاردنیەک هەڵبژاردنەکە 4 ساڵ جارێک چەند مانگیەوە موچۆ ئیمتیازتان بەس وەڵاهی تقریبەن بڵێن 2 مانگ پێش هەڵبژاردن ئەو کاتێکە گەرمەی انتخاباتە بڵێن هەڵبژاردنە ئەو کاتە بانگمانەکەن و مانگی دوای هەڵبژاردنیش داوامەکەین و تکە انتخابات پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئیزمانەیەن وێستا حالێن ئەڵێن لەوەیە 23 مانگ ئیزنتان ئێمەیان کردووە ینی کەوتوندا قەلەقێک زۆر لە کار و کاسبیان کردوینە بۆ نمونە من خۆم ئێستا یەکێکم لەوانەی کە بە بۆنەی کۆمیسیۆنەوە لە زۆر شت محروم بووم خۆم خلیجی زانکۆ بووم بەهۆ ئەوەی کە ویستومە ببم بە مامۆساد بە بۆنەی کۆمیسیۆنەوە عەقدەوە هەوتمە ئەبم بە تەشغیل ئەبم بە ڕسمی ئەبم بە تەزبیت ئەبم هەر نەبوومە لە هەموو شتێک کەوتومە ئێستا بۆیە داواکەین لە حکوومەتی هەرێمە نوێنەرانەمان کاچن بۆ بەخا کارمان بۆ بکەن و داواکارەکانمان بجۆ بەجێ بەرزکەنەوە ئێمە پەرلەمانتارەکان ئێستاوەی ئێرە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا نووسینگەی سلێمانی تا چەند بەدەم کێشە و داواکاریەوە هاتوون لە خولەکانی پێشووە وەڵاهی داواکاریان بەدەم داواکارەکانمانە هاتوونە تر کەم تەرخەم نەبوونە بەڵام ئەبێ زیاتر هەوڵ بم بۆ ئەوەی ئێمەش غەدرمان لێ کراوە لەناو پارێزگاکانە هەیکەلەیەک لە پارێزگەکانی ناوەڕاست و باشووری عێراق 8 نەفەریە 8 کارمەندە بەڵام لێرە 3 کارمەندانراوە ئەم فەرق و جیاوازیە بۆ هەیە بۆ تایسە چارەسەر وەڵاهی ئۆکارەکەی ئێمە خۆ زۆر تەڵەبمان کردووە کاگ ئامانج کە ئێستا بەڕێوەبەری ئۆفیس سلێمانیە ئەویش داواکاری بەرز کردوێتەوە کە ئەڵێ پێویستم بەم کارمەندانەیە کە بکرێن بە وەکو هاوتا بکرێگە پارێزگەکانی تر بەڵام هیچ جوابێکیان ناوە پێمە ساڵێ کتابێک کە بەرز کراوەتەوە با ئەو کتابی ئێمە جارێ بێ سەرشوێ نازانم هیچ ئاسەوارێکی نییە ئێمەش بۆیە ئەمەگەبوون لەگە هاوڕەکانمانە کە نزیکەی 400 کارمەندەبین لە مەحافزەی سلێمانی کە داواکاری ماوەیە ئێمەش وەکو هاوتا بکرین لەگەڵ کارمەندەکانی مەحافزەکانی تریس عێراقا پەرلەمانتارەکان چەند کەسیان بدەم ئەم کێشەوەی ئێوە هاتوون کە وەکو ئاگادارم لە 2009 ئێوەم کێشەیەتان ئێمە لە 2009 مۆزەفمان هەیە عەقدی انتخابیە لە 2016 بڕیاری ئەوە درا ئەو مۆزەفانە لە خواروی عێراق 8 نەفەرمان کرێتەوە لای ئێمە تەنها 3 نەفەرمان کرایەوە ئەم 3 نەفەرە هەروە بە قەلەقی ماوەتەوە هەڵواسرایی ماوەتەوە لە 2016ەوە ئەندام پەرلەمانەکان ئاگاداری مۆزانە هەوڵێکی زۆر دراوە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە ڕاستی هاوکارمان بوون کۆمەڵیاندان پەرلەمان هاوکارمان بوون بەڵام هیچ نەتیجەیەکی تا ئێستا نەبووە خۆتان ئاگادارن هەتا ئەم 2021 ئێمە هەر 3 مۆزەف لەلای حکوومەتی هەرێمەوە هیچ
بەرەو پێچوونی هیچ بە دوواداچوونە بۆ کێشەیەوە کراوە. ئێمە وەکو ئاگادارین ئێمە سەر بە عێراقین سەر بە حکوومەتی عێراقین سەر بە حکوومەتی هەرێمین بۆیە هیچ شتێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ئێمە ناکرێت چونکە حکوومەتی هەرێم وەکو ئاگادارن مفەوزەی خۆی هەیە کۆمسیۆنی خۆی هەیە کە ڕاپرسی و هەڵبژارنەکانی بۆ بەڕێوە بە وەکو هاوڵاتی هیچ بەرەو پێچوونێک هیچ بۆ نمونە کارێکیان بۆ نەکردون تۆزێ لە کەیسەکەتان بجێتە پێشەوە. وەڵی ڕۆشنە پێشەوەکە چییە تۆ وەکووە بینی ئەمە کتابمان بۆ کراوە تەنها ئەوەیە کتابەکەمان نەسە ئێهمال کراوە کتابەکەمان ونە ئەگەر ئەو کتابەمان بۆ ساق بێتەوە و موافقی لەسەر بکرێ ئێمە هیچ مشکلەیەکمان نابێ و ئەبین بە تەشغیل ئینشاءڵڵا. ئێستا پەرلەمانتاران یان نوێنەرانی با بڵێن کورد لە بەغدا لە پێشووتر تەمەم کێشەوەی کە باست کرد لە دەمێک هاتانە هاتوون بە دەمتانەوەیان داواکاریتان بچووەتە بەردەستیان و بە دەمتانەوە لە ڕاستیە شتێکی سێرم بینیان بەیانە کاژمێر نۆ ڕۆشتم بۆ نووسنگی پەرلەمانی عێراقکە لە گەڕێکی هاشتیە نووسنگەکە بەس پۆلیسەکەی لێبوو وتم کوا پەرلەمانتار وتی پەرلەمانتارە کۆنەکان لە ماڵەوەن لەبەرەوەی کاتەکان تەواو بووە وە پەرلەمانتارە تازەکان شتا سوێنی یاسایی نەخۆن ناتوانن بێن. ئێستا ئۆفیسەکان ئۆفیسەکان چۆڵە دوو پۆلیسی لێبوو بەڵام کاگاری لێبوو کە بەڕێبەری نووسنگەکەیە وتی تەنا ئەو ناتوانانی کتابەکەمان بۆ بێنن ئێمە بۆتان بەرزەکەینەوە بۆ پەرلەمانی با بڵێن بۆ پەرلەمانی عێراق بەڵام یەک شتێکی ئێمە نووسنگەکەمان لێرە با بڵێن داوامان لێ کردوون ئەوانیش سوپاسیانەکەین کە بەدەم داواکارەکەی ئێمە هاتوون ئەڵێ ئێمە ئەو کتابەی ئێوە ئەتوانین بەرزیکەینەوە بۆ ئۆفیسی سەرەکی خۆمان کە لە بەغدادا لە گەڕێکی با بڵێن ناوچەی سەوزا قسەکان وتت کە لەو شەژمانگەنە بێ باخەکەی موچەمان هیچ امتیازێکتان حسێب بەڵێ ئەوە با بڵێنەوە ڕاستیەکە هەڵبژارنی 2009 بۆ نمونە 6 مانگ پێشەوە مۆزەف بانگەکرێتەوە دوای 2009 ئیزندراین 2013 بان کراینەوە دواتر ئیزندراین 2014 ئێوە ئەم کێشەیەتان 2009 ئەمان کێشەمانێ داواکەین لە نووسنگەی پەرلەمان داواکەین لە نووسنگەی کۆمسیۆنی هەڵبژارنەکان کتابێکمان بۆ بکە ئێمە وەکو 500 پارێزگاکەی عێراق بۆ هەر بنکێک باوت وەکو زانیارێک پێتان بڵێم ئێمە 79 بنکەمانەیە لە سلێمانیا ئەم 79 بنکەیە هەر بنکەیەک سێ کارمەندی لێ تەشغیلی بکرێ باش کارمەند. لە ڕاستیا منەوەنێ ئاگادارم پێشتر ساڵی 2010 ئەوانە یەک دوو کەیسی تری جیاوازتر هەبوو ناوایشمان لەسەر کردوون پەرلەمانتارەکان لەسەر ئاستی نە لیستێک نە شەخصێک باس ناکەین بە عامەتەن بەدەنگمانەوەن بە شێوە گشتێکە بەڵام لە ڕاستیە ئەم قەزیانەی ئێمە ئەوەی ئەمڕۆ ئێمە بۆی کۆبووینەتەوە قەراری پێویستە جیهەتی تەنفیزی و وەزارەتی مالیە و یعنی ئەنجومەنی وەزیران قەرارەدانەوە پەرلەمانتار تەنیا ئەتوانێت لێرە کتاب و یاداشت و ڕێنمایی ئێمە بکە ڕووە قانونیەکەیمان پیشان بدا و هاوکارمان بێت لەو ڕۆوە تا ڕادەیەکی باش هاوکار بوون و کەم تەرخەمیان نەکردوون بەڵام ئەمان جیهەتی تەنفیزی نین وەکو نوێنەری هەر محافەزەیەک ئێمە چەندجار چوینە لای نوێنەرەکانی محافەزەی سلێمانی لە پەرلەمانی بەغدا لە هەموو خولەکان پەرلەمانتار هەیە سێ خولی یەک لە دوایەک ئاگای لە کەیسی کارمەندانی کۆمیسیۆن و وردەکاری هەڵبژاردن و لایەنی لۆجستی و قانونەکانی هەڵبژاردن و کە خۆتان نەزان قانونەکان ڕۆ لۆجستیەکەی عەدەد و پێویستی کارمەندەکان بۆ کۆمیسیۆن هەر ئینتیخاباتێک جارێک جیاوازی هەیە لە کردی موچەوە ئەوەی کە باسەکرێ ئێوە تەنها لە کاتی هەڵبژاردنە بە چەندمانیە بۆتان سەر فکرێتتر باقیەکەی هیچ موچە ئیمتیازێکتان بۆ حسێبنان بەڵێ ئەو داواکاریە کە پێشتر ئاماژەم پێدا ئێمە گرێبەستی کاتی لە دوای ئینتیخابات بە چەند ڕۆژێک بە چەند مانگێک دوایەوە ئیشە هونەریەکان تەواو بوو ئەوەی ئامێر و شتە و ئەوەی گرێبەستوینەکانە جێبەجێ بوو ئێمە گرێبەستەکانمان ڕائاجیدن بەڵام کۆمیسیۆن وەکو شتێک بڵێ و کردوێتە بەرنامەی هەمیشەی خۆی ئەوەی کە ئێمەی بەستۆتە بە کۆمیسیۆن دڵخۆشیە ئەوەیە بەردەوام گرێبەست هەم لەگەڵ ئەو کارمەندە کۆنانەی خۆی ئەکاتەوە حەسەب خیبرەکانی لەبەرەوەی شارەزایان ئەوەی کە ئێستا ئێمە لێرە بۆی کۆبووینێتەوە ئەوەیە لەو تعلیقکردنی عەقدە لەو ڕاگررتنی گرێبەستانە لە ئینتیخاباتێک بۆ ئینتیخاباتێکی تر ئەمانەوێ ببێ بە شێوەیەکی ساڵان لە کۆتایی ساڵا بۆ موازنەی ساڵێکی تر گۆڕانکاریشی بەسەر بێ شتێکی یاساییە و ئێمەش لاریمان لێین ئێمە ئەندام پەرلەمانی کورد ئەوەنی کە لە خوارو و ناوڕاستی عێراق ئەندام پەرلەمانەکانیان زۆر چالاکن و لە خەمی گرێبەستەکانن لە خەمی خەڵکەکان بەڵام بەداخەوە ئەندام پەرلەمانە کوردەکان ژمارەیان زۆرە و دەنگیان نییە یعنی لە هیچ مافیەکە ئێمە ئەگەر کوردێک ببێتە گرێبەست ببێتە هەمیشەی قازاجی هەموو کوردیەکە بەڵام ئەوان زۆربەیان نازانم ینی
نە ڕەنگیان هەیە نە دەنگیان هەیە هیچ شتێک بۆ ئێمە ناکەن یعنی تەنانەت تەلەفۆن نازەم شەرمۆکانە کارەکانیان نەکەن ینی نازەم هەدەفیان چێن پێش هەڵبژاردن شتێکە و دوای هەڵبژاردن شتێتە بۆ ئێمە داواکارین کە ئەو ئەرکە لە سەریانە جێبەجێکێ بە بەرزکردنەوەی ئەو داواکاریانە کە هەیمانە پەرلەمانتار نوێنەرەکانی ئەنجومەن نوێنەرانی عێراق تا چەند بۆ من وعدیان پێداوە بەدەمی کێشەیەوە هاتوو تەلەفۆنمان بۆ کردوون ئەو ئەقلینیان پێیانکیانە جارە ئێمە سوێندی یاساییمان نەخوارد کاتێ سوێندی یاساییمان خوا دەچوینە پەرلەمانە ئەو کاتە پشگیریتانەکەی باش ئەی بۆ نمونە ئێستاەوە کێشەکەتان لە 2009ەیە سێ خولی پەرلەمان ڕۆیشتۆ ئەو دوو خولەی پێشوو پەرلەمانتارەکانی پێشوو تا چەند بۆ من ئەو وعدانەیە کە پێیان داون بۆیان بردوان سەر وەڵا وعدەیەن و هیچ ئەنجامێکی نییە کوا هیچ ئەنجامێکمان نبینەوە تا ئێمە هەر عقلی ئینتیخابین و هەر وەکو خۆمانەمێنەوە ئەوەیشی کە کراوە بە تەشغیلی هەمووی بە واستەوەم سەر کراوە بەواستە کرێ بەڵام بەڕسمی ئەو بە خەڵک ئەرەوەڵا واستەی تیابوو نمونەمان هەیە بۆ نمونە کارمەند لای ئێوە بووبێ بەواستە بۆیان کردبێت وڵی بڵێم چی شتێکی پێوە دیارە لەبەر ئەوەی من لە 2013 لە کۆمیسیۆنم ڕافقم هەیە لە 2015 کراوە بە تەشغیلی ئەی ئەگەر ئەمە بە پێی خزمەت بێ بە پێیشت بێ من خزمەتم زیاتر هەتا کەسێکی تر ئەنجام من هەر بەجددی ئەمە شتێکی وای پێوە دیارە جیاکاری ئەکرێت لە نێوان هەم نەفەرەکان هەم پارێزگاکان بۆ نووسە پارێزگای سلێمانی وەکو باسییان کرد سێ کەسی بۆ دانراوە بەڵام لە بەغدا هەشت کەسە ئەمە جیاکاری نیە لە نێوان پارێزگاکان بڵێ لە خوار و عێراق و هەمی هەشت کەسە لێرە سێ کەس دانراوە ئەمە بۆ نمونەگەر ژمارەکە زیاد بکرێت ئێوە گرێتەوە ئەتوانی ئێوە تاین ئینشاءالله بەرەزان ئەوەی کە بینیتان داواکاری ئەم کارمەندانی کۆمیسیۆنی هەڵبژارەکانی عێراق بوو کە وەکو باسییانەکە لە 2009ەوە ئەم کێشیان هەیە تەنها بۆ مودەی 3 مانگ یاخود 6 مانگ لە کاتی هەڵبژاردنەکان موچۆ ئیمتیازیان بۆ حسێ بکەن دوایەتی ئیزنیان لەدەن ئەمە جوای کردو کە ئەمان هەمیشە چاوەڕێوە بکەن ڕۆژە لە ڕۆژان تەعیان بکەن و بە هەمیشەیی لە کۆمیسیۆن داوام بکەن بۆیە داواکار بوون کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نووسنگە سلێمانی یاخود نووسەکانی هەولێر و دهۆک بتوانن بە کردار ئیشەکان هەموو چارەسەر بکەن بتوانن ئەمانیش وەکو هەر فەرمانبەرێکی تری عێراق و یاخود کوردستان دامەزرانی هەمیشەیان بۆ بکرێت و موچە ئیمتیازێکی تایبەتیان هەبێت کە بۆ بژێوی ژیانی خۆیان سەرفی بکەن کامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر تەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتان لەگەڵ